بەڵێ هەر لە سەرەتای بەرنامەکەیە سانە باسمان لەوە کرد کە ئێمە ئێسەیتر ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خواز لەسەر کۆمەڵێک خواردن و شیرمەنی و بابەتەکانی کە شەربەت و ئەوانە زیاد ئەبێت وە هەموو ساڵێکیش لیژنەکانی قایمقامێت چەندین لیژنە پێکەێنن بۆی بتوانن چاودێری بازار بن لە ڕووی نرخ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەمنیەت و لە هەموو بابەتەکان ئەم لیژنانە هەر یەکە و لیژنەی تایبەت هەیە و کاری خۆیانەکەن جا ئەمڕۆ ئێمە باز لە لیژنەی تەندروستیەکەین لە ناو لیژنەکانی قایمقامێتە نوێنەری تەندروستی لەگەڵمانە بێت کاک ئازاد نەبی نوێنەری تەندروستیە لە لیژنەی باڵای قایمقامێتی سلێمانیە ئەمڕۆ لە ستودیۆ لەگەڵمانە ئامادە بە کاک ئازادبانی باش و بەخێر بێت و ڕەمەزانیشی بەخێراتی کاک ئازادبان لەوە دەست پێ بکەین جەنابەت نوێنەری تەندروستی لە لیژنەی باڵای قایمقامێتی سلێمانیە لیژنەکان چەند لیژنن و هەموو لیژنەکان ئەندامی تەندروستی تایە پێشەکی پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە و لە بینەران و لە سەرجەم مسلمانان و بە تایبەتی شاری سلێمانیشەکەین ئینشەڵا ئەم ڕەمەزانە بێتە مای خێر و بەرەکەت و کۆتایی هێنانی نەهامەتەکان تابان ئێمە نزیکی 46 لیژنەمان هەیە بە هەموو کە پەیوەندی بە هەموو لایەنەکانی ژیانی تاک بە تاشی ئەم شارەوە هەیە لە ناو لیژنەکانە تقریبان نزیکی 20 نوێنەری تەندروستیمانێ بەخۆشمەوە کە من ئەندامی لیژنەی باڵام ئەم نوێنەرانە لە ناو لیژنەکانە بڕیا لەسەر لایانی تەندروستی بچنە هەر شوێنێک ئەگە لایانی تەندروستی بێ پرسیار لەوەکەن ئەو بە دوواداچوون بۆ لایانی تەندروستیەکە هەر ناو لیژنەکەشان لایانی ڤێتەرنەری تیا لایانی چاودێری بازرگانی تیا ینی لیژنەکانمان پێکاتوە لە کۆبوونەوەی چەندام و دەستگایەک کارێکە نوێنەیەکی تیا لەو لیژنانە پێوتێ لیژنەی هاوبەش وەکو باسم کرد لیژنەی نوێنەری تەندروستیەکە بڕیا لەسەر لایانی تەندروستیە گە بچێتە مەسەنە خواردنگەیەک شوێنێک کاگەزەویست ئەو پرسیارە بکەم نوێنەری تەندروستی دەسەڵاتی ئەوەی هەیە کە ئەچێتە شوێنێک و ئەچێتە دوکانێک و فرۆژگایەکەوە ئەگەر بزانە لەلایەنە تەندروستیەکەی و ئەمە تەندروست نییە باش نییە دەسەڵاتی داخستنی هەیە خو نەخێرە بە پسوڵەی بۆ بکات و بە هەنگاو بە هەنگاو بچێتە پێشەوە سزاکی ئەو کەسی کە ئەم تاوانی کردووە خۆدەم بابەتە خراپانی بڵاو کردوێتەوە خۆی لە ڕاستیدا ئەگەر لیژنەکە کە چێتە شوێنێکەوە ئێمە مخالەفەمانەیە سەرپێچیمانێ سەرپێچی گەورەمانەیە سەرپێچیمانەیە مەسەرەن بۆ نمونە ناسنامەکەی بەسەر چووە مۆڵەتەکەی بەسەر چووەکو تەندروستی یا دەستکێشی دەستانی یا کڵاوی لەسەرانی یا سەدەی لەبەرانی ئەمە ناگاتە ئەوەی کە دایبخەی بەڵکو ئەکاتە ئەوەی کە پسوڵێکی سەرپێچی بۆ بکەیت بەپێی ئەو حەجمی ئەو سەرپێچی ئێمە یەتە لای ئێمە وەکو لیژنەی باڵا چکوانە لیژنەی فەرعین ئێمە لیژنەی باڵا پێگاتوین لە 11 کەس ئەمە بۆ بەسەرچوونی مۆڵەت بەکارهێنانی دەستکێشوش خواردنی خراپ بڵێ ئێمە حاڵەتی واشمان هەبووە مەسەلەن لە شوێنەکە گۆشتی هەندی گیراوە ئەوە ئیتر پێویست بۆ ناکە مەسەلەن ئێمە لی ئاگادارەکە ئێمە کو لیژنەی باڵا سەردانی شوێنەکەکەین دەست بەجێ بڕیایی داخستنی ئەو شوێنە ئەدەین ئەو کەسەش کە ئەو مخالەفە قورسی کردووە ئمە ڕوو یاسایەکەین بەڵێ کاک ئازاد دەمێ پرسیار لەو بکەم کە هەندێک لە دوکاندارەکان لە مانگی ڕەمەزاندا پیشەکانیان دەگۆڕن دوکانەکە خۆیان دەکەن بە دوکانێکی شیرینی ئایا ئەمە سەربەخۆمە دەکەن یاخود پێویستە خاوەن دوکاندارەکە و هەروە کارمەندەکانیش مۆڵەت وەربگرن خۆی لە ڕاستیدا ئەنسا هەندێک شوێن هەیە مەسەلەن بۆ من چاخانەیە ئەم چاخانەیە لەبەر ئێستا زروفی مادی ئێستای خەڵک باش نییە هەوڵەدا ئیشێکی تر بکە و بە تایبەتیش مەسلەی شیرینی و لوقمەخازیێمی کە ئێوە خۆتان ئەیبێنن کە خواستێکی زۆری لەسەر و خەڵک خواستێتی بۆ ئێواران لەسەر سفر دایبنی و یا بۆ ڕۆژوان ئەمە تقریبان هاوکاریە کراون بەڵام لەگەڵ ئەوە ئێمە چاودێریانەکەین ئێمە جگە لە ئێمەش تاان بەڕێوەبەتی خۆپاراستین تەندروستی سلێمانی ئەوان چەند لیژنێشیانێ ئەوانیش بەهانی و ئێوارە و مەسەلەن شەوانیش دەرچوو هەماهەنگیتان هەیە لەگەڵێکە بەڵێ بەڵێ کۆبوونەوە کرا لەم ڕۆژانەیە چوارشەممە کە ئێمە بە سەرپەرشتی کاگاوات بەڕێز قایمقامی سلێمانی کە هەموو داوم دەستگانە کۆ بۆ یەکێ لەوانش بەڕێوەبەتی خۆپاراستن بوو کە هەماهەنگی بکە لەگەڵ ئێمە و لەگەڵ بەڕێوەبەتی چاودێری بازرگانی و هاوبەشەکانی قایمقامێت کە ئەمانە هەماهەنگی کە بۆی بتوانین ئیشێکی باش بۆ سلێمانی بکەین باش هەر لەو بابەتی دوکانەوە کە پیشەکەی خۆیە گۆڕێ خۆ ئیشەکەی و مهنەکەیە گۆڕێ شتێک دیاردەیەکی تریشەیە کاک ئازاد لە مانگی ڕەمەزانە لە ناو کۆڵانەکانە
عربان و شدان ناوساجی دروستەکرێت یاخود هەنێ بابەتی هەویر و ئەمانە هەیە کە دروستەکرێت ئەمانە چاودێریتان هەیە بە سەریان و یاخود نەخێت لە بەرەوەی بەڕاستی خەڵک لە مانگی ڕەمەزانی من خۆمام کە بە ڕۆژۆم بەلای هەرچێکا بڕۆم حەزم لێتی بیخۆم جا تا چەند ئێوەکو تەندروستی سلێمانی دڵنیایی ئێن بە هاوڵاتیان ئەو خواردنانە ئەو شتومەکانی کە هەیە تەندروستن ینی چاودێریتانێ بە سەریانەوە خۆی لە ڕاستیدا ئاربانە و ئەم دەستگێڕەکان هیچ شتێک شمولیان ناکە وەکو بڵێ مۆڵەتی تەندروستی یا شوێنێکی سابتیان نییە بەڵام ئێمە بە حەد الئیمکان ومانە مەسەلەن چاودێریان بکەین و بە تایبەتی ئەوانەی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانیشە لە مانگی ڕەمەزانە مەسەلەوەی کە ناوسادیش دروستەکە ئێمە وەکو لیژنەکان چاودێریانەکەین بۆ ئەوی ئەو زەیتە بەکارنی هێننەوە بە شێوازێکی تەندروست بیکەن وەلەو ئەمانە وەکو باسم کرد ئەمانە مۆڵەتی تەندروستیان نییە جایمە دامێ هەموو کاتێک ئێمە بڵێ ڕێنمای هاوڵاتیانەکەین دوور بن لە ئاربانە و لە خواردنی سەربەتاڵ و حەزم شوکە لێرە باسی ئەوە بکەم چونکە ئێستا لە ڕەمەزانیشا و بۆ جەژنیش خواست لەسەر چکلیەت و شیرینی و ئەمانە هەیە ئێمە پار لە مانگی ڕەمەزان و لەگە قوربانیشە هەندێک چکلێتی هەڵژاومان کرد هەندێک چکلێتمانگە کە کرا بۆ پاقەتی ترەوە و چەند ساڵێکیش لەمەوە پێش من هەر ئەم حاڵەتە خۆم دەستم کرد بەسەریا چکلێتی جەژنی قوربان بوو بۆ مانگی ڕەمەزانی داهاتوو بڵێ جەژنی قوربانی ساڵی ڕابردوو بوو کە بەسەر چ بوو بەتەما بوو ساغی کاتەوە بەسەر هاوڵاتیانە من ڕێنمای هاوڵاتیانەکەم ئەوانەی کە چکلێت هەڵژاوە یا لەسەر ئاربانێمانە لی دوورکەونەوە و ڕێنمایشمان ناوە بە دوکانەکانەوە کە شیرینی و چکلێت و مانافرۆشن ئەو کارتۆنی کە تایەتی چکە هەیە مەسن کارتۆنیە 10 کیلوێ من 10 کیلۆم نایە نی کیلۆمێ ڕبع کیلویەک میان کیلویەکمێ ئەم کارتۆنە بمێنێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیش ئەتوانێت پرسیار بکات لەو چکلێتێکی کڕێ بۆ ئەوەی ئەتوانێت بەروارەکەی پیشان بە بڵێ ئەو بەروارەکەیتی بەسەر نەچوو باشە کاگازات باسی هاوڵاتیان تاکرد هیچ ژمارەیەکتان داناوە کە بۆی هاوڵاتیان حاڵەتێکی گومان ببینن لە خواردنێک کە بەسەر چۆیا خودت کۆ نەتوان پەیوەندی بکەن پێتانەوە ئێمە خەتێکی کراوەمان هەیە 24 ساعتی 0 ئەمە بە بەردەوامی کراوەتەوە سەباری ئەوەش ئێمە بڵی تەلەفۆنەکانی خۆمان لای خەڵکی زۆر ئاشکرانی شادی وایە کە جوابی هەمووشانێنەوە بەڕاستی من لە تەسەورەکەن 3 شەو بۆ تەلەفۆنیان بۆ من کردووە 3 شەو من جوابی تەلەفۆنم ماوەتەوە یعنی تەلەفۆنی خۆشمان لای خەڵکی ئەو تەلەفۆنش بە 24 ساعتی کراوەتەوە هەچ هاوڵاتیەک هەر شتێکی ناسروشتی بینی ناتەبیعی بینی ئەتوانێت پەیوەندیمان پێ بکە دەست بەجێ ئێمە لیژنەی بۆ ئەنێرین ئەگەر لیژنە نەبێ ئێمە وەکو لیژنەی باڵا خۆمان ڕاستە بڕیان لەسەر سەرپێچەکانە دێن لەگەڵەوە ئێمە دەرەچین بۆ ئەو شوێنانە و ئەتوانین چاودێری ئەو شوێنە بکەین یا کۆنتڕۆڵی ئەو شوێنە بکەین تۆزێک باسی سەرپێچیەکان و سزاکان بکەین کاگازات بۆی هەم ئەو دوکانارانە ئاگادار بنوە لێرەوە بزانن کە چ سەرپێچیەک چاوەڕێیان ئەگەر چ سزایەک چاوەڕێیان ئەگەر سەرپێچیە بکەن بنمونە ئێوە لە دوکانێکە مادەیەکی بەسەرچوتان گرتو و دەستان بەسەرا گرتووە یەکەم هەنگاو چیەکایکەن ینی یەکەم سزای ئێن یاخود نەخێر ئەمە ئاگادارکردنەوەی بۆکەن سیرکە ئێمە دوو پسوڵەمان پێ ینی هەموو لیژنێ دوو پسوڵی پێیان پسوڵی ئاگادارکردنەوەیە ئەم پسوڵی ئەتوانێت مەسەلەن سەرپێچەکەی تاسی ڕاستەخۆی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان نەبێتوانانی بکە بە ئاگاداری بووی بە ئاگاداری ئێمە لای خۆمان ئاگادارێکەکەینەوە کە ئەم سەرپێچێت ئەمە وەکو باست کرد مەسەلەن مۆڵەتەکەی بێ بەکارهێنانی دەست ئەوە پشتی ئیداری و ئەمانە مۆڵەت توشتی بەسەر چ بێم وەکو ئاگاداری هەلێشینێ بەڵام ئەگەر بێت و خواردنی خراپی هەبێت وەکو سەرپێچی بۆ نووسێ بەپێ حەجمی سەرپێچەکەی بەخرامیەکەین بەپێ حەجمی سەرپێچەکە ئیتر غەرامە هەیە داخستن هەیە غەرامەکە لە چەنەوە بۆ چەنە غەرامەکە ئەوەی لە قایمقامێتەوە ئەتوانێت هەتا 5 ملیۆن دینار ئێمە غەرامی بکەین یعنی سەلاحیەتی قایمقامێت وایە داخستنمان هەیە تەنانەت محکەمەمان هەیە سەحبی جازشمان هەیە ئەگەر شوێنێ زۆر پرسیارێک لە خۆ بکەم شەخسی وەکو خودی کاگازات پێت باشە کام سزایان باشە و تون و تۆڵە بۆ ئەوەی کە کەسێک نەتوانێت دووبارە سەرپێچی بکاتەوە خۆی لە ڕاستەکە غەرامەکردن قورسیانی وەکو کاگاوت باسی شێکە ئەموو جارێک قایمقام ئەڵێ تەنانەت بۆ داخستنیش من دەستمە لەرزی ئێمەش بە حەقات ئێمە دەستمانە لەرزیەکە شوێنەدا ئاخینیا ئەین بە محکەمەیە غەرامەیەکی بەڵام مەجبورین غەرامەی بکەین و حەزەکەم ئەوشتان پێ بڵێم ئەتوانن پرسیاریش لەو شوێنانە بکەن کە هاتوونەتە لای ئێمە کە هێنە لای ئێمە وەکو ئەو لیژنەی باڵا بۆی ڕوون ئەەکەینەوە قەناعەتی پێ ئەەکەین بۆ غەرامەیە کە مستەحەقە
تان قەنەعەتی پێ نەکەین ناچێتە دەرەوە یعنی تا ئێمە قەنەعەتی پێ نەکەین بۆ غەرامێ ناچێتە دەرەوە ئەم کەسە هوشیاریشی لا دروستە بێ بۆ جارێکی تر ئەو سەرپێچێ دووبارە نەکاتەوە. باشە کاگازات هیچ لیستێکی نرختان لایە بۆ ئەوی بتوان بەراوردی بکەن بە ساڵانی ڕابردوو یاخود بە مانگەکانی داهاتوو؟ طبعا چوارشەمە لەو کۆبوونەوەیە بڵێ نووسراوێکی پار و لەگەڵ لیستێکی ئەم ساڵە بەراوردکرا خۆشبەختانە ئەم ساڵ هەندێک مادە هەرزانتر بوو لە ساڵی وازانم شەکرە 250 دینارێکی فەرقە گۆشتە هەندێک مواد نرخەکەی دابەزیوە ئێمە ڕێگەش نادەین هیچ شوێنێ نرخ بەرزگاتەوە چکە لیژنەیەکی تایبەتیش دروست کراوە ئێستا حالیان بۆ مانگی ڕەمەزان بە دوواداچوون بە ڕێنماکانی مانگ ڕەمەزانەکە شوێنی نرخ بەرزگاتەوە لێ قبوڵ. ئەم قسێ تەنها بۆ خەڵکو و بۆ وڵاتیان و کاسبکاران یاخود بۆ کارگەکانیشە بۆ هەموو شوێنەکە ئێمە چووکە ئەوەی پشکنینێکەکەین هەر بۆ بازار نییە بۆ کارگەیە بۆ کۆگایە بۆ دوکانە بۆ دەستگێڕ بۆ هەموو شوێنەکە. کاگازات ئەو شوێنانەی کە سەردانیانەکەن پێشتر دیاریانەکەن یاخود نەخێر ئەم لیژنەیەتە دەرەوە و چۆنەڵی خۆیان بەسەر فرۆشگایەکە یا پێشتر ئاگادارکراوێک هاتووە بۆتان یەکێک پەیوەندیەکی پێوە کردوون خۆی ئێمە لیژنەکان کە ئەچن خۆیان شوێنەکە هەڵەبژێرن ئەگەر سکاڵاش هەبێ سکاڵا هەبێوکو ئەو تەلەفۆنی کە باسم کرد یا تەلەفۆنی خۆمان سکاڵامان بوون لای خۆمان ئێمە ئەی نووسین و ئەین بە لیژنەکە سەردانەکە یان زانیاریمان ئێمە دوو شوێن هەیە زۆر دەستخۆشیان یەکە یەکەم هاوڵاتی کە زانیاریمانەداتێ هاوکارن لەگەڵ زۆر هاوکاری ئەمە بەپی ئەوە هەواڵانی کە ئەمانە نێو زانیاریانە ئمە توانیمانە دەستگرین بەسەر شوێنە دووەم ئاسایشی ئابووری بەڕێوەبەتی ئاسایشی سێمانی زۆر هاوکاری لیژنەکانە چکە بەڕاستی بە پێدانی زانیاری. باشە کاگازات هەندێک خواردن هەیە بێگومان تاریخی بەسەرچوونی لەسرە بەڵام هەندێک خواردنی ترێک و شیرینیەکان کە هەندێکیانە و لوقمە قازیوانە سوور دەکرێتەوە لە ڕۆنە چۆن لە کوالیتی ئەم خواردنە دڵنیا دەبن چۆن دەزان کە تەندروستە؟ ئەو خواردنانە خە دیارە چکە بە ڕەنگ و بۆ خۆی دوو جۆر پشکنینمان هەیە ئێمە حەزەکەم باوازان بێ دوو جۆ پشکنینمانێ پشکنینی فیزیاییمانێ پشکنینی مختبەریمانێ ئێمە وەکو خۆمان جەنابیشتان ئەتوانن لە ماڵەوە ئەگە خواردنێ سەیەکەی ئەکسپاریش نەبوو بۆ نمونە تام و ڕەنگ و بۆنی تێکچوو بوو ئەمە خواردنە قابلی خواردن نیە ئەبێتە لە بکرێ ئێمە ئەو خواردنانی کاچین بە تایبەتی ئەوەی کە باسیەکەی لوقمە قازیوانە شتێ نییە بمێنێتەوە ئەمانە ڕۆژانە دروستەکرێ و سەرڤەکرێ یا ئەفرۆشرێ بەڵام ئەگەر بمێنێتەوە بە ڕەنگ و بە تام و بە دەستێدانی بەڵام ڕەنگە ئەو ڕۆنی بووی بەکارێن کە تێی سوورەکەنەوە زۆر جاتەیدا سوور کرابێتەوە چۆن لەمە ئەمێستا باسی ئەوم کرد ئەو پێشتر بازم باسی ئەوم کرد ئێمە کە سەدانی و شوێناکەین ئەو زەیتی کە ئەو ڕۆژە بەکاری ناوێ بۆ ڕۆژی دواتر بەکاربێ یعنی ئەو زەیتی کە بەکارێنن بۆ یەک جار بەکاریە یعنی بۆ ئەوە نییە تو داینێتەوە بۆ بڵێ بۆ ڕۆژی تر بەکاری بێنێ ئەمە و حاڵەتانە ئەگەر هەبوو بێت ئێمە زەیتەکەمان تەلەف کردووە و پسوڵی سەرپێشیمان بۆ کردو و غەرامەشمان کردوە. بە بینە سەر بابەتێکی ترەویش بابەتی کوشتارگە و کوشتارگەی پەلەوەرەکان و ئەم ئاژەڵدارەکانە لیژنەکانتان هەمی تەندروستی هەم لیژنەی قایمقامێت لەمانەشە حزوری هەیە وی کە لێوە بتوانە کۆنتترۆلی گۆشتێکی خراپ بوو یاخود پەلەوەرێک کە نەخۆشە نێڵێت داخڵی ناو شار بێتەوە لە ئێستاشە خۆتەزانی نەخۆشیێک باو و باز لە نەخۆشیەکەکرێ لە عێراقا کاڵە نەخۆشیێکی پەلەوەری هەیەوە حکوومەت وەزارەتی تەندروستی عێراقی وا خەریکی بەدواداچوونی ئەم بابەتێ ئێوە لەمایە چی ئەەکەن؟ خۆی لە ڕاستیدا کوشتارگەی سلێمانی چەند دکتۆریی بەڕێزی لێ ئەوان پشکنین بۆ ئەو ئاژەڵانەکەن مەسەنە کە پێش سەر بڕین چکە ئەمە بە مەراحل یەتە دەست هاوڵاتیان یەکەم جار بە زیینوی فەحسیان بۆکەن پشکنیان بۆکەن دوای ئەوە کەسەری ژەبڕێ بڵێ بە گۆشتیش بە هەماشیەوە فەحسیان بۆکەن بۆ چەند سەعاتی لە بەڕادایەنەوە یەڵ ئەنجایەتە بازار یانی دوای پرۆسەیەکی زۆر باشێتە بازار هەز ئاژەڵێ نەخۆش بێ ئەوان لێوێ دەستی لیژنەکان ناچن بۆ ئەو شوێنە ئێمە لیژنەکان وەکو خۆمان نا بەڵام ئەوە بەڕێوەتی ڤێتەرنەری سلێمانی خۆی سەرپەرشتی ئەو حاڵەتەکە و دکتۆری ڤێتەرنەریشی کێتە بازارڕۆ ئێوە لە گۆشت فرۆشەکانە لەبەروی بەڕاستی مانگی ڕەمەزان وەکو وتمانی هەر شتێکا بینی حەزە لەیەتی بخی و ئێمەش وڵاتێکی کە زۆر گۆشت و پەلەوەرشت بەکارێنین و مەسرەفیەکەین هیچ چاودێریەکی تایبەتاندا ناوە وەکو لیژنەکانی قایمقامێت بۆ
بابەتی پەلەوەر و گۆشت بەدڵنیاییەوە ئێمە لیژنەمان هەیە دوو لیژنەمان هەیە هەردووشیان سەرۆکی لیژنەکان نوێنەری بەڕێبەراتی ڤێتەرنەری سلێمانی سەردانی قەسابەکانەکەن سەردانی ئەو شوێنانەکەن کە گۆشت و مریشک و ئەو شتانەی تێدا فرۆشرێ ینی مەرج نییە ئەو ئاژەڵەی کە لە قەسابخانەوە هاوئیتە هاتە دوکانەکە چەند ڕۆژێ بمێنێتەوە کێشەی نییە نەخێر لەوێشە احتیمالی خراببوونی هەیە احتیمالی خراببوونی احتیمالی ئەوەی هەیە هەندێ شوێن ینی هەندێک کەس ینی ئەمە هەمووی نا چکە قەسابەکانمان زۆر بە ویژدانن بەڵام هەندێک کەسی هەلپەرست هەیە لەم ڕۆژانەیە شتێکی وامان دەستگیر کرد گۆشتی هندی قەدەغەکرا و تێکەڵ بە گۆشتی بڵێ فرێژەکە و ئەیفرۆشێ چی توێنێتەوە مەسەلەن بە جۆرەکان تێکەڵێکات و دەرخواردی خەڵکیە ئەمە خۆم گۆشتەکە قەدەغەکراوە ئەمانەشمان هەیە ئێمە ئەو لیژنانەمان سەردانی ئەو شوێنانەکەن و کۆنتترۆلی ئەو مخالفانەکەن ئەگەر مخالفە هەبێ ئەگەر نەژبێ دەستخۆشی باشە کاگازە چۆن فرێ ئەو هەموو شوێنە دەکەون ژمارەی لیژنەکانتان چەند لیژنن وەکو باسم کرد نزیکی 46 لیژنەمان هەیە ئەوەی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەبێت لیژنێکی بۆ دروستکراوە لە قایمقامی سەبارەت بە تەندروستی سەبارەت بە تەندروستی وەکو باسیشم نزیکی 20 لیژنەمان هەیە شکور بۆخوا ینی فریای زۆر شت کەوتوین ئەخ وەکو باسیشم کرد بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستیش لیژنەی هەیە ئەویش بۆ لایەنی تەندروستی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی لیژنەی هەیە ئەویش بۆ لایەنی نرخ بەڕێوەبەراتی ڤێتەرنەریش هەندێک لیژنەی هەیە مەسەل لیژنە دەرەچی ئەوانی بۆ لایەنی ڤێتەرنەری یعنی بەم هەموو لیژنەوە توانیمانە سواز بۆخوا توانیمانە شتێکی باش بۆ سلێمانی بکەین لەوە چێ معلوماتان هەبێ سلێمانی لە ڕووی تەندروستی لە ڕووی خواردنەوە هێشێکە لە هەر شەرە جوانە پاڵەکانی عێراق و کوردستانیش کاگای ئازاد بە کورتی پێم بڵێ بە ڕۆژێ سایتر عەرەبان و ئەوانەی کە لە فرۆشتەکانە فرۆشن نامێنن لە شەوانە دەست پێەکەن تا نزیکەی پارشێ و عەرەبانەیەکی زۆری شێ و خواردنەمەنێکی زۆر زۆرێ شەوان چاودێریتان هەیە بە سەریانەوە بەدڵنیاییەوە ئێمە لیژنەیەکمانی لیژنەی ڕێستۆرانت کە لە ڕۆژانی ئاساییە کە دەرەچوون و لیژنەیەکیش لە ئەوانی کە لە ڕۆژا دەرەچوون هەر ڕۆژە و لیژنەیەک لە شەوا دەرەچوو بەڵام پلانمان داناوە کە ئێمە لە مانگی ڕەمەزان و هەتا نزیکی جژن لیژنەکان دووسێ لیژنە بخەینە شەو و خۆشمان جاروبار بە شەوا وەکو لیژنەی باڵا دەربچین و بۆ ئەوی بتوانین پشکنین و بە دوواداچوون بۆ هەموو لایەنی تەندروستی و ڤێتەرنەری و نرخ و هەموو ئەو لایەنانە بکەین کە خەڵکی مەسەلەن ئەچن بۆ ئازاد نەبی نوێنەری تەندروستی لە لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی زۆر زۆر سپاسکان بەیانێ لەگەڵمانە سپاس بۆ سپاس بۆ